سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجی شۆڕشی ژینا لەلایەن خوێندکارانی کوردستان، دەست بەسەرکردنی 12 کۆڵبەر لەلایەن حرەس حدودی عێراق لە نەوسود، خۆکوژی دوو شارۆمەندی دیکە لە مەهاباد و کوهدەشت، ئاگرزانی حۆزەی ئەلمیەی لەنگرود لەلایەن بنەماڵەی قوربانیەکی دەستدرێژی، هەبوونی 9 ملیۆن نەخوێنەوار لە ئێران و بەیانیە پشتیوانی کۆمەڵگەی جیهانی خوێندکاران لە خوێندکارانی زانکۆ لە ئێران. درێژی هەواڵەکان. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجەکانی شۆڕشی ژینا لەلایەن خوێندکارانی کوردستان. ڕۆژی سێشەممە هەفتی خاکەلێوە کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆکانی کوردستان لەسەر مەزەری نەمەر ژینا ئەمینی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی نوێکردەوە. بە پێزانیاریەکان خوێندکارانی چالاک و تێکۆشەر لە زانکۆ جۆراوجۆرەکانی کوردستان بە بۆنەی نۆرۆز و هاتنی ساڵی نوێ هەتاوی لەسەر مەزاری ژینە ئەمینی لە گۆڕستانیایکی سەقز کۆبوونەتەوە و وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوێتەوە. لە هەواڵێکی دیکەدا بنەماڵەی هەمیشە زیندوو کاروان قادر شوکری لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە لە پیرانشار کۆبوونەتەوە و بە چاندنی گوڵی سوور یادیان بەرز نرخاندووە. چالاکی ژینگەی لە ئەنگرانی سروشت لە دەوروبەری کامیاران. ڕۆژی سێشەممە هەفتی خاکەلێوەی 1403 کۆمەڵێک لە ژینگە پارێزانی کامیاران بۆ جاری دووهەم دەوروبەری گوندی زەنماگریوەیان لە زبڵ و خاشاک پاکردەوە. بەشداربوونی ئەو چالاکیە لە ڕۆژانی پشووزانی نەورۆزدا دووجار ناوچەی گەشتیاری گوندی زەمناگریوەی کامیارانیان لە زبڵ و خاشاک پاک کردوێتەوە. ژینگە پارێزانی کامیاران زەوایان لە خەڵکی کوردستان کرد ڕێز لە سروش بگرن و پاک و خاوێنی ژینگە بۆ نەوەکانی داهاتوو بپارێزن. بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە شاباد و مەڵەکشای و بۆکان. ڕۆژی سێشەممە هەفتی خاکەلێوەی 1403 خەڵکی ئازادیخواز لە شارەکانی شاباد، مەڵەکشای سەر بە پارێزگای ئیلام و بۆکان وێڕای هەڕەشەی ناوەندزەونێتیەکان مەراسمی نەورۆزی سەرکەوتنیان بەڕێوە برد. بە پێ و وێنە و ڤیدۆیانە بەدەستمان گەیشتووە خەڵکی ئازادیخواز هاوڕێ لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان لە گوندی ئاختەتەر کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشم مەشغەڵی نۆرۆزیان هەڵکردووە. لەو مەراسمەدا بنەماڵی گیانبەختکردوان سالار مجاور، ئەسعاد ڕەحیمی، محەممەد حەسەنزادە، میلاد معروفی، سامان قادربەیگی، غەفور مۆلودی و محەممەد حاجی ڕەسوولپور بەشدار بوون. لە لایەکی دیکەوە خەڵکی ئازادیخوازی شاباد مەراسمی شکۆزەری نۆرۆزیان لە گوندی شیان بەڕێوە بردو دژ بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی دروشمان بەرز کردەوە. لە ناوچەی مەلەکشای ئیلام خەڵکی شۆڕژگەر با داگیرساندنی مەشغەڵی ڕزگاری و وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی نەورۆزی سەرکەوتنیان لە هەموو خەڵکی کوردستان و ئێران پیرۆزبای کرد و بە دۆراگری نەورۆزدا شایی و خۆشیان دەربڕی. برینداربوونی 12 کۆڵبەر لە سنوورەکانی سەردەشت، نەوسود و بانە. ڕۆژانی دووشەمە و سێشەممە 6 و هەفتی خاکەلێوەی 1403 12 کۆڵبەر بەهۆی تەقینەوەی مین و تەقەی ڕاستەوخۆی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە سنوورەکانی سەردەشت، بانە و نەوسود بە سەختی بریندار بوون. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی دووشەممە کۆڵبەرێکی خێزانداری خەڵکی مەریوان بە ناوی جەبار نادری تەمەن 37 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری بانە بریندار کراوە. لە سنووری نەوسود 9 کۆڵبەر بەناوەکانی ئێحسان نەزەری، محەممەد مەحمودی، محەممەد یوسفی، یاسین، ئومێد شەمسی و سامان ڕۆستەمی خەڵکی جوانڕۆ، شێرکۆ حەبیبی خەڵکی گوندی هەشەمێزی سنا، غۆڵام فەیزی خەڵکی گوندی کەڵاتێ کامیاران و ڕەزان نەزەری خەڵکی سەلاسی باوەجانی بە دەستڕێژی گولەی جەنایەتکارانی خامنەی بە سەختی بریندار و ڕۆوانێ نەخۆشخانەکران. لە لایەکی دیکەوە 2 کۆڵبەر بەناوەکانی ڕاوف ئەحمەدی تەمەن 39 ساڵ و خەڵکی گوندی زۆران، جەبار ئەحمەدزادە تەمەن 28 ساڵ و خەڵکی گوندی کونەمەش بەهۆی تەقینەوەی مین لە سنووری بەلەفتێ سەردەشت بە سەختی بریندار و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازرانەوە.
دەست بەسەرکردنی 12 کۆڵبەر لەلایەن حرەس حدود عێراق لە نەوسوود. ڕۆژی دووشەمە 6 خاکەلەوەی 1403 12 کۆڵبەری خەڵکی جوانڕۆ لەلایەن حرەس حدودی مەرزبانی عێراق لە سنووری نەوسوود دەست بەسەرکران. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز ئەو 12 کۆڵبەرە لە سنووری بیارەی هەرێمی کوردستان لەلایەن هێزە سنوورەکانی عێراقەوە دەست بەسەرکراون. ناسناوی 7 کەس لەو کۆڵبەرانە بریتیە لە ئەنسار مەحموودی، پەیمان ڕەحمانی و ئیرەج خەڵکی جوانڕۆ، هەروەها قانع ڕۆستەمی، ئارام نازری، سەیوان ڕەحیمی و ئاریان وەیسی خەڵکی پاوە. خۆکوژی دوو شارۆمەندی دیکە لە مەهاباد و کوهدەشت. ڕۆژانی سێشەمە و چوارشەمە 7 و 8 خاکەلێوە دوو شارۆمەند بەناوەکانی کەوسەر شەریفپور تەمەن 17 ساڵ خەڵکی مەهاباد، فاتمە سادات عەلایی خەڵکی کوهدەشت بەهۆی کێشەی خێزانی کۆچاییان بە ژیانیان هێنا. لە ڕۆژانی ڕابردوودا پزیشکێکی پسپۆڕ بە ناوی پەرست و بەخشی لە شارستانی دڵفانی سەر بە پارێزگای لۆڕستان لە ڕێگەی خۆکوژیەوە کۆچایی بە ژیانی هێنا و ئێستا دوو ژنی لاوی دیکە بەناوەکانی کەوسەر شەریفپور خەڵکی مەهاباد و فاتمە سادات عەلایی خۆیان کشتووە. بەرزبوونەوەی ئاماری خۆکوژی لە شارەکانی کوردستان و ئێران شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێو جەماوەردە ساز کردووە و چالاکانی مەدەنی خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگا لە حکوومەتی جەنایەتکاری ئیسلامی بوون. هەژاری سەپێنراو بەسەر کۆمەڵگا، بێکاری و بێهیوایی، نەبوونی ئازادی، کولتوری پیاوسالاری، گیرۆزەبوون بە مادەی هۆشبەر، ئەمنیەتیکردنی جەوی کۆمەڵگا لەلایەن حکوومەت، خەمۆکی و هاوسەرگیری لە تەمەنی مناڵی سەرەکی ترین هۆکارەکانی هەڵکشانی ئاماری خۆکوژی لە ئێرانە. بەڵێ بینەرانی خۆشەویست، وەک لە هەواڵەکەدا باسکراوە ساڵ بە ساڵ و مانگ لەگەڵ مانگ هێرشی هێزە جەنایەتکارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کۆڵبەران ئەو کەسانەی بەهۆی باری نانرەباری ئابووری و لە ئاکامی سیاسەتە شەوچەکانی ڕژیمدا ناچارن ڕووبکەنە بە ناوکاری کۆڵبەری زیادی کردووە. سەرەڕای ئەوەش دژواری ڕێگا و سارد و سۆڵە و بەربوونەوە لە بەرزایی لەم یەک دوو ڕۆژەی دواییدا و تەنانەت شەوی ڕابردووش ژمارێکی بەرچاو لە کۆڵبەران لەسەر سنوورەکانی نێوان ئێران و عێراق لەلایەن هێزە سنووربانەکانەوە ڕاستەوخۆ دراونەتە بەر دەستڕێژی گولە و ژمارێکی بەرچاویان لێ بریندار بوون و یان گیانیانە دەستەوە. بۆ ئاگاداربوون لە چۆنیەتی ئەو هەواڵە و ئاماری کۆڵبەرانی بریندار و گیان بەخس کردو جەوامان لە هاوڕێ سۆمە ئەمانی یەکێک لە ئەنجامانی دەستێ بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کردووە بەشداری بەردەمەیە لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بێت و لەم بارەیەوە چەند پرسیارێکی ئاراستە بکەیت. هاوڕێ سۆما سڵاو لێبێت و سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. هاوڕێ سۆما، لەم ماوانەی دواییدا بۆ بە تایبەت لەم چەند ڕۆژەی سەرەتای ساڵی تازەدا هێرشی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کۆڵبەران بە شێوێکی بەرچاو زیادی کردووە. بەپێی ئەو هەواڵانەی بە کۆڵبەر نیوز گەیشتون ژمارەیە کۆڵبەرانەی لە ساڵی نوێدا بریندار بوون یان گیانیان لەدەستاوە چەند کەسن؟ سڵاو بۆیەوە، سڵاو بە بیرانشتان، زۆر سپاس بۆم داوەتە. هەرۆ خۆتان ئاماژەتان پێدا. کۆڵبەر نیوز تا ئێستا چەندین ئاماری بڵاو کردوێتەوە، بەڵام لە دوای ساڵی تازەوە واتە لە یەکی خاکەلێەوە تاکو ئەمڕۆ کۆڵبەر نیوز و ئاماری یاخود دوو راپۆرتی بڵاو کردەوە. ئەویش بەداخۆ بۆی ئەو هێرشانەی کە هەنگی مەرزی بەرەوڕووی کۆڵبەران دەستی پێ کردووە لە دوای ساڵی تازەوە، وای دەست پاراستنێکی نییە. لەبەر ئەوە کۆڵبەر نیوز تازەترین ئاماری ئەمڕۆ پێشەن کاتژمێرێک بڵاو کردەوە کە یەکێک لە ئامارەکان لە 6 خاکەلێەوە بڵاو بوو و تازەترینیشیان ئەمڕۆ بوون. بەپێی ئەو دوو ئامارە بێت ئێمە 26 کۆڵبەر ئێستا کوژرا و بریندار بوون کە 5 کۆڵبەریان وەتە کوژراون و 22 کۆڵبەریشیان بریندارن. تازەترینیشیان یەک کوژراوێنی ئەمڕۆ بووی ئەو راپۆرتی ئەمڕۆ کە بڵاو بووی لە کوژراوەکانی راپۆرتەکەی ئەمڕۆیەوە 16 برینداریش تازەترین ئامارەکەی ئەمڕۆ بوو. بەڵام دەمەوێت ئاماژە بە شتێکی تریش بکەم هەر لە راپۆرتێکە لە ساڵی تازەدا بڵاو بوونێتەوە. جیان لە هەنگی مەرزی یاخود جیان لە پاسەوانانی سنووری کۆماری ئیسلامی ئێران تەنیا ئەوانین کە کۆڵبەران ئەزێت و ئازار دەدەن، ئەشکەنجیان دەدەن یاخود دەیان کوژن. بەداخەوە وەکو پێش کۆڵبەر نیوز بڵاوی کردوێتەوە حرەس الحدودی عێراق بە هەمان شێوە کەوتوتە خۆ کۆڵبەران
دەست بەسەر دەکات ئازار و ئەشکەنجەیان دەدات و تازەترین ئاماری لۆ بابەتەوە شەشی خاکەلێوەی ساڵی 1403 بوو کە حرس الحدودی عێراق 12 کۆڵبەری لە سنووری بیاری هەرێمی کوردستان و لە نەوسود دەست بەسەر کردووە و کۆتا جاریش پێش ساڵی تازە ئەو کۆڵبەرانە بوون کە هەر حرس الحدود دەست بەسەری کردن و وەکو بێڕێزیکردن وەکو سوکاتی پێکردنێک هەموو سەیران باشی بوو ئەو ئامارە تازەی بوو کە بۆ ساڵی تازەی هەتاوی کۆڵبەر نیوز لە دوای ئەو هێرشانی هەنگی مەرسی وەکو راپۆرتێکی بڵاوی کردبوونەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێسۆما کۆڵبەر نیوز ئاماری ساڵی 1402 سەبارەت بە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆڵبەران بڵاو کردەوە وەکو خۆشتان ئاماژتان بێدا لەم ڕۆژانەی دوایشدا ئامارێکی تر ئاماژە بە ژمارەی کۆڵبەرانی برینجار و گیان بەختکردو دەوەکات بەپێ ئەو ئامارەی ئێوە بڵاوتان کردوونەتەوە لە سەرەتای ساڵی ڕابردووەوە تا ئێستا بەگشتی ژمارەکان چۆنن ژمارەی کوژراوەکان بریندارەکان یا ئەوانێکەوە لە مەرزەکانە دەست بەسەر کراون و هێشتا ئازاد نەکراون. بەڵێ بەگشتی کۆڵبەر نیوز لەگەڵ تازەبوونەوەی ساڵی هەتاوی ئاماری یەک ساڵە بڵاو دەکاتەوە بە کۆتای هاتنی ساڵ ئاماری یەک ساڵە بڵاو دەکاتەوە لە 2 مانگ لە ساڵ ئاماری 6 مانگە و بۆ 6 مانگی کۆتایی دەبێتە ئەو ئامارێکی بۆ 1402 بڵاوی کردەوە. بە پێشبەستن بۆ ئامارانەی کە لە 1402 هەتاویدا کۆڵبەر نیوز بڵاوی کردنەوە بەگشتیمە لە یەک ساڵەدا 444 کۆڵبەر کوژرا و بریندارمان هەبوون لە سنوورەکانی نێوان پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژئاوا کوردستان و کرماشان بەهۆی تەقەی هێزەکانی هەنگی مەرزی باوەی کەوتنە خوارەوە لە بەرزایی و شاخەکان یاخود بەهۆی سەرمابردووی یا کەوتنە ژێڕون و وەکەوتنە سەرمینەوە گیانە لە دەزاوە یاخود بریندار بوون بەڵام بەداخەوە دیارترین هۆکار و زۆرترین ئاماریش بۆ برینداربوون هەمان تەقەی هێزەکانی هەنگی مەرزیە بەڕۆڕووی کۆڵبەران بە پێم ئامارە بێت لەو 444 کۆڵبەرە 44 کۆڵبەر لە سەدادەی کوژراون و 400 کۆڵبەری تر لە سەدانەوەدی کۆڵبەران بریندار بوون و 373 حاڵەتیان بە هۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی هەنگی مەرزیەوە لە سنوورەکان بوون و هەروەها 37 کەسیشان لەو برینداران کۆڵبەر بریندارانە منداڵانی خوارتەمەن 18 ساڵن بەڵام لە ساڵی 1402 دا ئێمە شایەتی بەرزبوونەوەی ئاستی لە سەدانەوەدی کوژران و برینداربوونی کۆڵبەران بنەوە ساڵی 1402 بەرزترین ئاستی لە ڕووی بریندارکردن و کوژرانی کۆڵبەرانەوە تێپەڕان ئەگەر هەردوو ئامارەکە یەک بخەین واتە بەپێی ئەو دوو ئامار راپۆرتی کە لە ساڵی تازە 1403 بڵاو بوونەوە کەمە پێش ئێستا ئاماژەم پێدان و ئەم یەک ساڵی 1402 بەگشتی ئێمە لەو یەک ساڵە و بلەم چەند ڕۆژەی ساڵدا 49 کۆڵبەری کوژراومان هەیە واتە 49 کۆڵبەر کوژراون و بریندار بوون و 422 کۆڵبەریش بریندارن بەڵام بەداخەوە ئەم ئامارە هیچ کات جێگیر نامێنێتەوە تا ئەم دەقیش کە من لەگەڵ ئێوە قسە دەکەم ئەگەر هەیەکە ئەم ئامارە بەرەوسەرتر بڕاچی لە ڕووی کوژرانەوە چ لە ڕووی برینداربوونەوە چونکە بەتایبەت لە ساڵی هەنگی مەرزی یاخودانی ئێران هیچ دەستپاراستنێکیان لە کۆڵبەران نییە و ببێت ترس لە ڕاوکێ برینداریان بۆی ئەم ئامارە بەردەوام ڕوو لە زیادبوونەوە و ئەگەری هێتا ئێستاشکە زیادی کردن. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێسۆما ئەمانی ئەنجامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کە لەم بەرنامەیە بەشدار بووی. زۆر سپاس بۆ ئێوەش. کۆبوونەوەی کرێکارانی ئەبنیەی فەنی شاغڵ لە ڕێگەی ئاسنی لۆڕستان. ڕۆژی چوارشەممە کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی پارێزگای لۆڕستان دژ بە جۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بە پێزانیاریەکان کرێکارانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی پارێزگای لۆڕستان خوازیاری پێزانی داخوازیە دۆخراوەکانیان بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، زیادکردنی حەقدەست بە پێهێڵی هەژاری، جابینکردنی بیمەی کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەی و
جابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە مخابراتی زابۆل. ڕۆژی چوارشەممە هەفتی خاکەلێوە کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی مخابراتی زابۆل لە ئاز نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی مخابراتی زابۆل خوازیاری پێدانی 3 مانگ هەقدەست و مەزای دواخراو، پەرداختی جێژنانە و پاداشی کۆچایی ساڵ، زیادکردنی هەقدەست بە پێهێڵی هەژاری، پەرداختی هەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمینی نیشتیماعی و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. بانکشتی بنەماڵەی میلاد سعیدیانجوو بۆ دادسەرای ئیزا. ئومێد و زەهرا سعیدیانجوو خوشک و برای هەمیشە زیندوو میلاد سعیدیانجوو لا گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شارستانی ئیزا لەلایەن دادسەرایە و شارەوە بانکەشکراون. بە پێبڕیاری دادسەرای ئیزا میلاد و زەهرا سعیدیانجوو ئەبێ لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا خۆیان بۆ ناوەندە قەزاییە بناسێن و سەبارەت بە تۆمەتی سەپێنراوی چالاکی تەبلیغ دیژی نیزام وەڵامی پرسیاری قازی پەروەندەکە بدەنەوە. بە وتەی باوکی دادخوازیە و بنەماڵە ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگەیان نەداوە پارێزەر چاوی با پەروەندەکەیان بکەوێت. شاینی باسەکە ئومێد و زەهرا سعیدیانجوو لە ڕێکەوتی دەی ڕەشەمەی 1401 کاتێک سەردانی مەزەری براکەیان کردبوو دەست بەسەر و پاش چەند ڕۆژ ئازادکرابوون. زەهرا سعیدیانجوو پێشتر و لە مانگەکانی خەزەڵوەر و پوشپەڕی 1402 دووجار لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکراوە. ئاگردانی حوزەی عەلمیەی لەنگرود لەلایەن بنەماڵەی قوربانیەکی دەستدرێژی. ڕۆژی دووشەممە 5 خاکەلێوە بنەماڵەیەکی کەشاوەرزی خەڵکی شارستانی لەنگرود بە بەنزینەوە چوونە نێو حوزەی عەلمیەی ئەو شارە و ئاگریان تێبەردا. بە پێزانیاریەکان کوڕیە و کەشاوەرزە وەکو تەلەبە لە حوزەی عەلمیەی لەنگرود دەرسی خوێندووە، بەڵام لەلایەن جێگیری سەرپەرشتیەوە و ناوەندە مەزهەبیەوە دەستدرێژی سێکسی کراوەتە سەری. کاتێک باوکی و قوربانیە لەو جنایەتە ئاگادار دەبێتەوە ساختمانی حوزەکە دەسووتێنێت و خەڵکی ئەو شارەش کۆ دەبنەوە و پشتیوانی لێ دەکەن. پاژماوەیەک هێزەکانی حکوومەت هێرش دەکەنە سەر خەڵک و مۆبایلەکانیان زەوت دەکەن و خەڵک ئەدەنە بەر لێدان. هەبوونی 9 ملیۆن نەخوێنەوار لە ئێران. بەپێ راپۆرتی ناوەندەکانی ئاماری ئێران ڕێژێ ئەو کەسانەی وازیان لە خوێندن هێناوە لە سەدا 26 هەڵکشاوە و ئاماری نەخوێنەواری لە ساڵی خوێندنی 1401 بۆ 1402 گەیشتووەتە 930,000 کەس. بەپێ راپۆرتە لە ساڵی خوێندنی 94 بۆ 95 ئەو ڕێژەیە 777,000 کەس بووە، بەڵام لە ساڵی 1401 بۆ 1402 ئامارەکە بە ڕێژەی 26% بەرز بووەتەوە و گەیشتووەتە 930,000 کەس. زیاتر لە 556,000 قوتابی لە قۆناغی دەبیرستان و لە تەمەنی نێوان 15 بۆ 17 ساڵدا وازیان لە خوێندن هێناوە. 197,000 کەس لە تەمەنی 12 بۆ 14 ساڵ و هەروەها 175,000 قوتابیش لە تەمەنی 6 بۆ 11 ساڵدا لە پرۆسەی خوێندن دوورکەوتونەتەوە. پارێزگای سیستان و بەلوچستان زۆرترین قوتابی دوورکەوتوو لە خوێندنی هەیە و لە ساڵی 1400 بۆ 1401 زیاتر لە 154,000 کەس وازیان لە پرۆسەی خوێندن هێناوە. بەیانیە پشتیوانی کۆمەڵگای جیهانی خوێندکاران لە خوێندکارانی زانکۆ لە ئێران. ڕۆژی چوارشەممە هەفتی خاکەلێوە کۆمەڵگای جیهانی خوێندکاران لە بەیاننامەیەکدا وێڕای ئاماژە پێدان بە باروزۆخی عەلی ڕەمەزانی خوێندکاری هەڵکەوتووی بەندکراو لە ئێران سەرکوتی خوێندکارانی لەلایەن کۆمەری ئیسلامیە و بەتوندی شەرمەزار کرد. عەلی ڕەمەزانی خوێندکاری بواری ئەندازیاری بەرق لە زانکۆی ئەمیرکەبیر و براوەی منداڵی جیهانی مانگی ڕێزبەری ساڵی 1402 لە ماڵەکەی خۆیدا لە ساران لەلایەن هێزانمنیەکانەوە دەست بەسەر و مانگی ڕابردوو لەلایەن لەقی 26 دادگای انقلابیە و شارە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 3 ساڵ و 7 مانگ زیندان مەحکوم کرا. کۆمەڵگای جیهانی خوێندکاران لە بەیاننامەی خۆیدا جەختی کردەوە کە ئەو خوێندکارە بەهۆی پێداگری لەسەر مافی ڕەوای خوێندکاران و بەرگری لە ئازادی ڕادەربڕین ڕوبەڕووی سزا بووەتەوە. ئەو ڕێکخراوە خوێندکاریە سەرنجی خستووتە سەر بارودۆخی خراپی خوێندکاران لە ئێران و خوازیاری ئازادی تەواوی خوێندکارانی بەندکراو بوو. دووە هەواڵ مانگرتن و خۆپشاندانی پەنابەران لە یۆنان.
ڕۆژی چوارشەممە هەفتی خاکەلێوا 33 کەس لە پەنابەرانی ڕزگارکراوی بەلەمێکی نقم بوو لە مانگی دەسەمبر کە لە کەمپی دیپۆرتیەکانی کۆرنێس ڕاگیرا بوون دژ بە جۆخی خراپی پەنابەران و هەڵسوکۆتی نەشیاوی پۆلیسیە وڵاتە خۆپیشاندانیان کرد. بە وتەی پارێزەرانی مافی پەنابەریەتی هەوڵەکانی دەوڵەتی یۆنان بۆ کۆنتڕۆڵکردنی کۆچبەری و بەرگری لە سنوورەکانی یەکێتی ئەوروپا تەنیا بۆ ئاساییکردنەوەی سەرکوتی پەنابەرانە. پاش چەندین جار مانگرتن لە خواردن و کۆبوونەوەی ناڕزایەتی پەنابەران هەروەها هەوڵی خۆکوژی چەند پەنابەر 43 کەس ماوەی 3 ڕۆژە دژ بە توندبوونەوەی سەرکوتی پۆلیس دەستیان داوەتە مانگرتن لە خواردن. لە ڕۆژی دووشەممەوە 80 کەس بۆ هاوپشتی پەنابەرانی مانگرت و لە ناوەندی کەمپی دیپۆرتیەکانی کۆرنێس خۆپیشاندان دەکەن و خوازیاری دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە دەرمانی و بێهداشتی و پێدانی مافی پەنابەریەتین. بەپێی راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچبەری کە سەر بە نەتەوەی گرتووەکانە لە ساڵی 2023 زاینیدا 8565 کەس لە مەسیری گەیشتن بە وڵاتی ئەم گیانیان لەدەستەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.